شانۆی کۆمیدی دکتۆر پێمانەڵێت ئەقڵ یان پارە. شانۆی دکتۆر بە پاڵپشتی دەستگای میدیایی کورتسات ئەمڕۆ دەست بە یەکەمین نمایشی خۆیەکە هەڵبەت دوێنێ نمایشی تایبەتی شانۆگەریەکە هەبوو، بەڵام لە ئەمڕۆیە ئەتوانن هاوڵاتیان بڕۆن و بینەری ئەم کارە شانۆیە بن کە کارێکی زۆر جوانەوە خۆشتان لە نزیکە و بینەری کارەکە بن. ئەمڕۆ کاتژمێر 6 ئەتوانن بینەری کارە شانۆیەکە بنوە لە ئێستادا سەرقاڵی ئامادەکارین چونکە ئەوەندەی نەماوە بۆ دەستپێکردنی کارە شانۆیەکە وە لە ئێستادا هاوکارمان سۆنیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە و لەگەڵ ئامادەبووان یاخود با بڵین لەگەڵ ئەو کەسانی کە لە کارە شانۆیەکە بەشدارە بن لەگەڵ ئەوانە ئەدوێت و قسەیان لەگەڵاکە بەبزانم چی لەگەڵای پێما بە دەرهێنەری شانۆگەرێکی لەگەڵایە کاگیاداشتی لەگەڵایە. سۆنیا سڵاو لێبێتم کاتەوە باشێت بابزانم لای تۆ چی هەیە؟ ساوێنگیان سڵاوتان لێبێ. ئێسێمە لە تەلاری هونەرین دوای ئامادەکاریەک و چاوەڕوانێکی زۆر دوجار بینەر دەتوانن لەمڕۆ بێن و شانۆگەری دکتۆر ببینن. شانۆگەری دکتۆر لە ئامادەکردن و دەرهێنانی کاکەیاداشتە. ئەمڕۆ ئێمە هاتوین بزانین کۆتا ئامادەکاریەکان بۆ ئەم نمایشە جوانە بەکوێ گەیشتووە، لەگەڵەوەشە شتێکی جیاواز لەم شانۆگەریە هەیە. ساوێن ئەویش پۆستکارتێکە کە هەم ناوی ئینەکەی لەسەرا شانۆگەرەکەی لەسەرا هەمیش هەڵسەنگاندنێک هەیە بۆ بینەر کە پڕیکەنەوە کە وێنەی سەرجەم کارکتەرەکانی نێو ئەم شانۆگەری تایە بە جۆرێک کە ئەو کەسانیان سێری شانۆگەریەکەکەن دوجارە توانن ئەم پۆستکارتە پڕکەنەوانێ و پێیان وایە کێ قوربانی چیرۆکی ئەم شانۆگەریە. ئێمە ئێستا دەرهێنەری شانۆگەریەکەمان لەگەڵایە کاکەیاداش. کاکیاداش سڵاو لێبێ، چۆنی؟ زۆر سپاس، بەخێر بێن. زۆر سپاس. چاوەک ئەمڕۆ دوجار شانۆی دکتۆر ئەگاتە سەر ستەیج و پێشکەش بە بینەرانەکرێت. دیارە ئەو هەستە جەنابیش دەزانی لەبەرەوەی بوارەکەت ئەوە بۆ پێشووتر و ئێستاشەر بەردەوامی ئەستێکی جیاوازە لەبەرەوەی من ماوەی ساڵێک زیاتر ئامادەکاریەکەم بۆم پرۆژەیە کاستینگی دوو جارم کردووە، لە جاریەکەمان سەرکەوتو نەبوو، دووبارە کاستینگم کردوێتەوە بۆ پرۆژەکە بە پاڵپشتی دەستگای میدیایی کورسات و بە گفتوگوی نێوان ئێمە و جەنابی کاک دێرین و وە کاک هەردی و کۆمەڵە لە برادرانی دەستگای میدیایی کورسات و بە بیرۆکە جوانەکانی کاگەش دەروەهبی توانیمان ئەم پرۆژێ دروست بکەین. پرۆژەی شانۆی دکتۆر پرۆژەیەکی هونەری شانۆی کۆمیدیای ڕەشە، تایە 9 ئەکتەری سەرەکی ڕۆڵی 12 کارکتەر ئەبینن، ینی هەندێک لە ئەکتەرەکان 2 ڕۆڵ ئەبینن. ئەرکەکە زۆر قورس بوو، لە سیوێکی 5ەوە پرۆڤەی کردداری ناو شانۆیەکە دەستی پێکردەوە، بەڵام لە مانگی یەکەوە کاستینگی ئەکتەرەکان بەردەوام بووە و لە کۆتاییە لە هۆڵی تەلاری هونەر بڕیارمان ناوە نمایش بکەین و دیکۆر و هەموو شتێک ئامادەیە، تەنهاوە ماوە بینەران بێنە ناو هۆڵەکە و نمایشەکە ببینن. کاگیاداشت ئەوەی من سەرنجی منی ڕاکێشا لە نێو پرۆمۆی کارەکەتانە خەڵک خێزان کۆمەڵگە لە نێو نمایشەکەتانە کە نمایشێکی کۆمیدیای ڕەش خۆی دەبینێتەوە تا چەند ئێوە کارێکی واتان کردووە کە تاکەکان خۆیان لەم نمایشە ببینەوە. سۆنیا خان، من بەدەر لەوەی کە ویستومە کەسی گشتی تێبگا لە پرۆژەکە لە دیمەنی کۆتاییە گرنگیم بە شتێک گاوە ئەگەر کەسێک نابیستیش بێت بە دیمەنەکە کە بیبینێت توانێت تێبگا شانۆیەکە باسی چی کرد، هیچ دیالۆگ یەک نامێنێ، تەنها وێنە و ڕووناشیە مێنێ و بەو وێنانەی کە لەسەر شانۆ پیشانی ئەین بەشێکی زۆری خەڵک تێگا ئەگەر هیچ شتێک لە دیالۆگەکان تێنەگەیشت بێت تا کۆتایی. بۆیە پلانەکەمان وا بوو کە هەموو کەس بتوانێت لەم شانۆگەریە تێبگا و خێزان بتوانێت بیبینێ و خەڵکی ئاسایی و خەڵکی ئەکادیمی بتوانێت بیبینێ. هیوادارم کارێکمان کردبێت کە جێگەی ڕەزامەندی زۆرترین خەڵک بێت. بڵێ ئەو کارکتەرانی هەڵبژاردن بۆ ئەم نمایشە تا چەند پێت وایە 100% لەگەڵ ئەو کارکتەرەکانی ناو چیرۆکی نێوشانۆگەریەکە یەک دەگرنەوە بە پێی فۆرم بێت یاخود بە پێی کارکتەرەکە بێت؟ لە پرۆڤە هەندێک جار و ئامەزانی هەڵام کردووە بەڕاستی، ینی کە پرۆڤەمە کرد لە سەرەتای پرۆڤە وت ئەو کتەرە ناتوانێت و کاکە منەمەوە، بەڵام ئەو پرۆڤە چڕێی کە لەگەڵ کاک هەژار ئایار کە یاریدەدەری منە کردمان و لەگەڵ ستافەکەیە کردمان، ئێستا پێم وایە
هیچ خەڵەیەکم نەکردو لە هەڵبژاردنی یەکتەرەکان ئەوەندە بە باشی ئەستە ناو ڕۆڵەکانەوە حتا کاک ئەژی بۆ یەکەمین جارە چێتە سەر تەختەی شانۆ زۆر بەتواناتوانێت کارەکانی خۆی ڕاپەڕێنێ بۆیە نەک لە بەشی نواندن هەتا لە بەشی مۆسیقا لە سینۆگرافیا لە هەموو ئەو بەشانەی تر پێم وایە کەسە باشەکان هاتنەوە ئەم پرۆژەیەوە دڵسۆزەکان لەگەڵمانەمانەوە وەکو دەستگای میدیای کورسات. دەستان خۆش بە ئەوەی گرنگە لەم نمایشەیە میوزیکی تایبەت بە نمایشەکەتان ئامادەوەتە میوزیکێکی بیانی یاخود نێو پلتفۆرمەکانتان نەهێناوە و دووبارە بەکاری بێنەوە ئەمە چ هەست و چێژێک دەبەخشێت بە کاراکتەرەکانی نێو ئەم چیرۆکە و نێو ئەم نمایشە. سۆنیا خان سەرەتا کە تێکستی گۆرانەکەم نووسی ڕاستە من شاعیر نیم بەڵام نووسیم لەگەڵ ئامادەکردنەوەی دەقەکەیە تێکستەکەشم بۆ نووسی هەندێک لە هاوڕێ شاعیرەکانم وتیان کاکە و تێکستە خراپە ئەوە بۆ گۆرانی نابێت لەوانەیە ئاوازدانەرەکە تووشی کێشەی قورس بێ لەوەیە وتم لەبەرەوەی من گونجاندومە لەگەڵ ناو شانۆکەیە یعنی ناکرێ مەسەلەن من شانۆیەک مێ باز لە هازارێکە بێم تێکستێک یان شاعرێک لەن ئاوازێ لە یوتیوب بهێنم دای بنێم ئەمە بۆ من جێگەی ینی ئەوە نی بوو کە هەدەفم بۆی هەبوو بۆیە بڕیارم ما گۆرانێکی تایبەت بە پرۆژەکە دروستکەم و مۆسیقاش بەشێکی گرنگی ناو پرۆژەکەی هەڵبەتە بە ڕێنمایە باشەکانی کاگەش دەروەبی مناقەشێکی توندمان کرد کاگەش دەروەبیێت بۆ نمایشەکە وەڵڵی من خۆشم نازانم کە بۆیە کاگەشدەر ینی زۆر ڕێنمایی ئەکردین ئەوە دەبێ بەم شێوازە بێت گۆرانەکە بەوە بێت ینی هەموو مەرحەلەکان کاگەش دەرمان لەگەڵا بووە بۆیە پێم وایە شتێکی زۆر باشمان کردو بۆ خەڵک و دەرگای ڕخنەگرتنی ئێمەش کراوەی هەموو کاتێک دەستان خۆش بە کاگیاداش بە هیوای نمایشێکی زۆر زۆر سەرکەوتوو ئەمڕۆکە یەکەم ڕۆژی نمایشە بۆ ڕۆژانی داهاتوش زۆر سپاس منیش لێرەوە پێم خۆشە کام پرۆژەیە بە پاڵپشتی دەستگای میدیای کورساتە هەموو لایەن و گیان و ئەوانەی کە هەن لە ناو کۆمەڵگەی کوردیە پێکەوە لە هۆڵێکی شان و کۆبینەوە ئەم هۆڵە ببێتە دەرگایەک بۆ ئەوەی کە ئاشتەوایی تەواوەتی لە ناو هەموو چین و توێژەکانە دروستکەین ببین بەوەی کە هەمومان لە ڕیزی شانۆی پرۆژەیەکە پشگیری کۆمەڵە گەنج بکەین و پشگیری کۆمەڵە کەسی بە ئەزمون بکەین کە پێشووتر شانۆیان کردو زۆر سپاس بۆ هاوکاری ئێوەش زۆر سپاس دەکەین دەستەکان خۆش بێ زۆر سپاس بێگومان ئەمە وتەی دەرهێنەری نمایشەکە بوو دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر دوجار نمایشی شانۆیی دکتۆر بە پاڵپشتی دەستگای میدیای کورسات دەست پێ دەکات و بینەریش دەتوانێت هەر کاتێک کە نمایشەکەی بینی هەڵسەنگاندن بکات بۆ کۆی کاراکتەرەکان و هەڵی بژێرە چ کاراکتەرێکی نێو ئەم شانۆگەریە قوربانی نێو چیرۆکەکان ساوێنگیان ئەمە دوایین زانیاریەکان بوو ئەمڕۆ سعات 6 نمایشی شانۆیی دکتۆر دەست پێکا و بۆ ڕۆژانی داهاتوش هەر لە سعات 6دا لە تەلاری هونەری شاری سلێمانی ئەم نمایشە جوانە بەردەوامە بێت.